روسیا میوانداریا وزیرین دروین ایران و سووریا دکات جبو هەلوێستەیە گرتی لە هەمبەر پێشهاتان لە سووریا. ji encamê girtina endamên HDP li Amedê xwepêşandan tên kirin û polîs hatin û çonê qedexa dike. û du xanimên êzdiyên qurbaniyên tawanên Daeş xelatê Saxarov wergirt. سلااو و هیڤێن دەمەخۆش دەگەل کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی نارتیەوە ڕاستە و خۆ پەخش دەکرێت. هاوکاتی هێرشەکان بۆ ڕزگارکردنی شارۆچکەی حەمدانیە نزیک لە مووسڵ زیانێکی زۆر بە شارۆچکەکە گەیشتووە. ئەم ناوچەیە لە ساڵی 2014 لەلایەن تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیەوە داگیر کرابوو تا چەند ڕۆژی ڕابردوو هێزە ئاسایشی عراقیەکان بە یارمەتی هێزی ئاسمانی هاوپەیمانان ئازادیان کرد. بەڵام تێرۆریستان بەر لەوەی بەرەو مووسڵ هەڵبێن حەمدانیان وێران کردووە و کڵێساکانیان تێکداوە و خانوبەرەکانیشیان تەخت کردووە. کڵێسای مەریەم کە گەورەترین کڵێسایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سوتێنراوە. و ئۆپراسیۆنên ڕزگارکردنا مووسڵێدا لە چەند ڕۆژین بۆری ژمارەکە گوندên مەسیحیان هاتنە ڕزگارکردن لێ خەڵکیوان دەبێژن ڤەگەڕیانە وان bi zehmetê ji ber rewşa ewlehiyê. Kiristiyanên Mosulê û bajarên dor û berên wê warên xwe berdan piştî Daişê bi serdeverên wan de girtî berî 2 sal û nîvan. Daeş ew gund û bajar wêran kirine û xelkî wan bêhîvî bûne ji şiyana nû avakirina wan. Deşta Mosulê warê kevintirîn civakên aşûrî û keldanên kiristiyane li cîhanê lê rêberên wan dibêjin başa roja wan ne zelala. لەگەڵ ئاڵۆزی ڕەوشی سیاسی عراقدا منداڵانی ئاوارە داوای درێژەدان بە خوێندن دەکەن. منداڵان لەم ئۆردوگایی دێبەگا کە بەهۆی شەڕی داعشەوە ئاوارە بوون دەڵێن خەونیانە بگەڕێنەوە بەر خوێندن پاش چەند ساڵێ دواکەوتن لە پۆلەکانی خوێندن چونکە نەیانتوانیوە لەژێر دەسەڵاتی داعشدا درێژە بە خوێندنەکەیان بدەن. بەپێی ئامارەکان لە سەدا پەنجای ئەوانەی بەهۆی ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵەوە ئاوارە دەبن منداڵن. و ئەو خەڵکێ ji şerê Mosulê beref Sûriya derevin dikevine ber bombên çandiyên serrêkan. Zana Omer herniha ev raport gihandiye. Penaberên Mosulê bi mayînên Daişê tên kuştin. Li ser rîya revê ji dojeha şerê Mosulê xelkên reviyayî bi mayînên Daişê tên kuştin. Mayîn û tirsa got bikevin destê Daişê metirsiyê herî mezinin ji bilî razan, serb û bahoza çolê. قام هنا هذه ناس ورا ناس لێ دەرێ یەک لە پشتیە دیە نزانم چ بێژم چاوان لەشکر دووفهاف ڕێز دەبن و دەبێژن چەپڕاست و دمەشن یەک لە دوی فیەک بوو ji بۆ دەمەکێ درێژ دمەشن 14-15 کیلومتران بپیان دمەشن لێرەها 4 کەس شەهید بوون مرن ئەم بە بازان دەڕێدا هاتین خەڵک بنێک ڕابوون بڕێدا سێ شەهید بوون يعني مشينا شيء يعني هاتنامە یەک لە دیفیەک بوو ئەم نزیکە 40 متران bi dûr keftin ji malekê sê kes mirin. Di korîdora navbera Mosul û Holê de got hezara mayîn hene niha bi rengekî awerte û leskîn. Rêxistina roj ara kirina mayînan hewl dide got korîdora revê ji mayînan paqij bike. Ama wekdî li pêş li Silor de hene xetê dirêj û xetê mezin hene yani. اگر مثلا مستسی بشار مازن به هنجی پنابر وارن اگر دستک ببینه دنیا خطر پاکش کردن خطری سر جنا پنابر های جبو هاتن مثلا ماین پیشه هنا هنه لگوری پنابران گوب هزارا ماین هنه و بدهان پنابر هاتنه کشتن لی هجمارا مزن آماینان و درفتن سینوردار یه خستنا روش آرا کرنا ماینان RMCO افهمو دهیله گو پر آستنگی هبن خلکن مووسڵê yê gojê direvin dibe gojê şer rizgar bin lê dibe got bi mayînan werin kuştin. Niha ev der li başûrî herêma Holeyê ya riya got ew korîdora got penaberên Mosulê ji vê derê derbas dibin
رخصتنا RMCO في دري دس بأوبراسيون كي أورثة كيريش بو باقشكرنا في دفران كي جماينان نهاو كم دبينيجي لفي دري ماين هاتنا راشتن حتى الجوري سرجمارنجو الجوري تخمينا RMCO دبيجو دبقو بحزارة ماين في دفري هانكي هبه شبر جو دمك دريج ودم داعش في دري مابو شخوتي ناس كرين جاليه نهن جدارين تندرستي دجي جو بدهان قرباني هنش بنابران ينقول راسي ماينا هاتن وهناك شوان جيانا خوش أصدانه وهناك جي بجراني بريندار كتنه زانا عمر دنگی امریکا هریما هولی مۆسکۆ میوانداری وەزیرانی دەرەوەی سووریا و ئێرانی کردووە بۆ تاوتوێکردنی ئۆپەراسیۆنەکان لە سووریادا. ئەم کۆبوونەوانەش دوا بەدوای ئەو کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانە کە حکوومەتی سووریا و ڕووسیای هاوپەیمانی گونابار کرد بەوەی خەڵکی سیڤل لە شاری حەڵەب دەکەنە ئەمانجی ئێرشەکانیان. هاوکاتیشە لەگەڵ ڕاگەیاندنی هێرشێکی بەرفراوان لەلایەن سەرهەڵداوانی سووریاوە. سەرهەڵدایان سووری دەست بە ئۆپراسیۆنەکە بەرفرە بە مەرەماش کاندنا دوورپێچکردنا هێزن حکوومەتێ bi serdevên Rojhilata Helebê dikin. Rêxistiya Sûrî ya mafê mirovan serhildayên Sûrî bi kuştina 15 sivîlan û birîndarkirina pitir ji 100 kesên dî gunehbar diket. Hevdem digel van pêşveçûnan, Rûsya mehvandariya Wezîrê Derve Îranê û Sûriye diket bi merema rêxistina helwîstan derbarê rewşa Sûriye. دوی ام بزاوین خورک بخین. اومن باوریا های کمبون هن مدیل وزیر دربه ایرانی ده بریارین باش بخواه بگیرن. مهوان روسیا ده پرسن آگر بسته و گهاندن آلیکاریان مروانی و دانستاندن آشتیه به حزب کن لدم حکومت سوریه به شرط و مرج ایرشین خوب سر حلبه را بگرد. وحتى الآن أمهين آمادنا دانوستاندني لسر آغربستي لحلبة بكن ليبتني دماكو أم بشراس بكن كو سيفيل وقزنجي جي بگرن. دگل گرمیا شرع سوریه ولاتن یکگرتیان امریکا و فرانسا و بریتانیا هولن سباندنا جزایان بسر حکومت سوریه دکن لسر بکار اینانا چک کیمیاوی پشتی راگهاندنا راپورتا لیکولر نتوین یکگرتی کورژما سوریه بکار اینانا چک کیمیاوی گنهبار دکد لبالیوز روسیا لجوات اولکاریا نتوین یکگرتی چه بهانه دانفه راپورته. راستیه که بدن من یک نمونه تو نکاری راپورته که دروز بکیل سر نراستیان. دوی راپورت حوال سر روشا راست یا باجر حلبه به. دوی راپور سر راستیان بیت نویسی ننویسین رامانان بتنه. امریکا لسر زار بالیوز خول جوات اولکاریا نتوین ایگرتی بتندی رخنه لروسیا و کردارن وی لحلبه گرت و گوت روسیا دخوازت ام سپاسیاوی بکن لسر کشتنا خلک حلبه. یا روسیا دخوازه نتوین یگرتی پس نوی بدد لسر بکار آنینا بومبان دجی باجار حلبه. تو دخوازی ام بیجین سپاس لسر بکار آنینا چکن گران. نخیر پس نهوه لسر تاوانان لسوریه نایتدان. دگل گرمیا شری و بزاوین دیپلماسی هرشن حکومت سوریه و حوال بندن و هر وصا هرشن سرهلداین سوریه بتن سویلان دکنه قربانی. روسیا دبیجتن هرشا بسر خوندنگه ها ادلب شرمزاریه. لی آلیه نارکبریا سوری روسیا به هرشه گنهبار دکن. لی هرچه آلیه که اف هرشه انجام دابد نتوین ایگرتی دبیجتن اوه تاوانه که دجی مرووانیه که دوه هرشه دا 22,006 ماموستایان جان خوش دست دا. خالد فتاح دنگی امریکا. قالوا لأمريكا تشاوا الشر كمال دولة إسلامي داعش تشرو فكرن تشاوا واشنطن ولاتين دين هرمي زرفانيا في شري دكن ما أف برس أرستي دبلوماتي بري أمريكا ريتشارد مورفي كر أو جستوديا نيويورك يدقل مبو أم لبيشي جي برسين كأف شر ويتشندي دريج بكا. از باور دکم ده دو سه ماهان وکیشید حتی اپراسیون دماهی بهید. اوه پرسکا آلوزه. جنیزیک تیچافداری کرن جالی بغدای کدوی دا صلاة خواه و گرینی سرباجار مزن موصل. تهران زیروانیه لیتکل به هیویا برفره کرنا دا صلاة خواه لحرم بریک راهنر و شیردوان لشکری و نوبدان شورش واشنطن و انقره جی جنیزیک و مسئله دشو پینن. مستر امباسن ازی پرسیارا رول ایرانی جدبکم لیم دخواستنها بزانم تباور دكيكو اف اوبراسيون وي سركفتي بنيان سركتناوي قالك ديارة. بله آرمانج اوا موصل جدس داعش بيتا در خستن. چه پلان جبو بريفا برنامج موصلي او هريما كوبرانيا وان عربي سنينا وي باش با دماكو ايسس دور نمينا. From Washington's point of view, a reassertion بوچونا واشنطن اوا و گراندنا دا صلاة الموصل بريكا لشكري عراقي
لە تەهران و ئەنقەرێ و وڵاتên کەنداوی ململانەیەش بوو سەردەستیا لە هەرێمێ. ئەم دەکارن شەڕێ دژی داعش و کۆمەڵی ڕادیکال لە سووریا و لە عێراقێ ji هەفتوو جدا بکەن؟ It is part of the same problem. ئەو بەشێکی هەمان پرزگرێکەیە نەها گرانی لەسەر ئۆپەراسیۆنا لەشکریە مووسڵ ئەو چاوە تێت ئەنجامدان چاوان باژار دێ ڕزگار بە دەست و دارێ باژاری وێ چاوە بە پشتی ڕزگار بوونێ و دپێڕا خەلکێ وێ دێ چاوان دەسەڵاتە بەغدایە لداویە کارێن چەکداری پەسەند بکەن. مثلا تە بەحسێ ڕۆڵی ئیرانی دکرد ئەتزانم ئیرانی ڕۆڵ هەیە و تایبەتش لەسەر حکوومەتە ناڤەندیە عێراقی لێ نەها ئۆپەراسیۆنا مووسڵێدا وەسا دیار دکن و ئیران نەبەشدارە لێ تو دخوازی هەر بەحسیوی ڕۆلی بکی و کاریگەریاوێ لەسەر هەموو ڕەوشە عێراقی. Well, I think that the Iranian ئەس باوەڕ دکەم ئالیکاریە سەربازیە ئیرانێ بە ئارمانجا و برینە داعشەیە لێ ئەم ناخوازین ببینین دەسەڵاتە ئیرانێ لەسەر ڕەوشە سیاسیە گشتی لە عێراقێ بەرفرە دەبە. برز ئەم بەحسی ڕۆلی تورکیا بکن سەرۆکی تورکیا ڕەجەب تایپ ئەردۆغان لەگەڵ سەرۆک ئۆباما ئاخفتووان بەحسی هەندێک پرسێن هەرێمی کرد تایبەتژی مەسەلا شەڕێ داعش و ئۆپەراسیۆنا ڕزگارکردنا ڕقایێ ئەو دەبێژە یان سەرۆک ئۆباما دەخوازە و کوردا ڤە دەربکە یان دوور بخە ژڤی شەڕی. ئەف شەڕەوەی بێ کوردان بێ شەڕڤانین کورد ببە؟ Well, I think that the Kurdish fighters have shown their skill. ئەس باوەڕ دکەم شەروانên کورد شارەزاییە خۆنیشاندایە شیانە خۆنیشاندایە وەکە هێزەکە شەروان و ئەو gelek li cem dostên xwe yên Emerîkî cihê rêz û hurmetê ye û pirbihane em xemûnî geraniya Serok Erdogan tê digin ku naxwaze bizaveka êgirtî di nav Kurdan da bibîne çunke dêhandan ba û bandûrê bike ser civakên Kurdan li Tirkiye ew naxwaze hêzên Kurdan bêne Rojavayê Firatê û çalakiyan encam bidin. برز ئەمباسدر مۆرفی دیسان لەسەر مەسەلا تورکیا و عێراقی سەرۆکی تورکیا باوەڕ دەکەیان تورکیا بگشتی باوەڕ دەکات و پێکێکی پلان هەیە و بنگەهێکی خوا لە شنگالی دانیا و ئەوێ وەکە قەندیلێ لێبێ تو چ دەبێژی لەسەر vêne ئەرێ ئەڤە ڕاستە وەسا دەبە؟ My impression as far as the Mosul دیگەهشنا من ئەوە لە دەمێک کەمپێنا دژی داعشێ مووسڵێ بەردەوامە تورک ji نێزیک چاودێریە dikin lê xemawان pitir li ser aliyê Sûriyeyê. ریچارد مورفی gelek spas diplomatê berî Emerîkî li stûdiya New Yorkê digel bernama Kurd Connection bû gelek spas ji bo te. My pleasure, thank you. دوو قوربانی ئێزدی باڵاترین خەڵاتی مافی مرۆڤ بەدەست دێنن کە توانیوانە لە کۆیلایەتی سێکسی خۆیان ڕزگار بکەن ئەو کاتەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە دەمی داگیرکردنی شنگالدا دەستگیر کرابوون. ساڵانە یەکێتی ئەوروپا خەڵاتی ساخارۆڤ دەبەخشێتە ئەوانەی کارێکی گەورە دەکەن لە بواری مافەکانی مرۆڤدا. ڕاگەیاندنی خەڵاتی ئەم ساڵی ساخارۆڤ بۆ نادیە موراد و لە میا حەجی بەشار لە زاری سەرۆکی پەرلەمانی یەکێتی ئەوروپاوە بوو. ئەم خەڵاتی یەکێتی ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤە. هاوکارانی ئازیزم خۆشحاڵم کە ڕای دەگەێنم لە کۆنفراسی سەرۆکەکاندا خەڵاتی زاخارۆفی ئەم ساڵ بەخشرار نادیە موراد و لە میا حەجی بەشار. ئەو ئازایەتیەی ئەم دوو خانمە نواندیان و ئەو بەهایانەی خستیانە بەردەستمان بە و شەباز ناکرێن ئەمڕۆ ئەمان دەمڕاستی بەهێزن بۆ پاراستنی قوربانیانی توندوتیژی سێکسی و بەرەنگاربوونەوەی ئەو کۆیلەکردنەی دەوڵەتی ئیسلامی دەیکات. ئەم دوو خانمە بوونەتە نوێنەری کۆمەلگای ئێزیدیەکان و داوامان لێکەن ئەو هەنگاوەی ناویانە ئێمەش بینین لە شەڕی دژی استراتیژێتی جینۆساید کە دەوڵەتی ئیسلامی بەڕێوەی دەبات. پێشتر هەر لەم ساڵدا نەتەوەیە گرتوەکان نادیە مورادی وەک باڵیۆزی نیازپاچی ناودێر کرد. لە لێدوانەکەیدا بۆ ئەندامانی UN نادیە بێ لە باسکردنی مینەتیەکانی ئێزدیەکان لەسەر دەستی دەوڵەتی ئیسلامی داوایەکیشی لە کۆمەڵگای نێونەتەوەیی کرد. ئەگەر سەربڕین و کۆیلایەتی سەکسی و دەستێژیکردنە سەر منداڵان ناچارتە نەکەن بە هەنگاونان ئایەکەی ئەو هەنگاوە دەنێن هەرچەنها ئێوە خێزانەکانتان نین شایستەی ژیان بن ئێمەش شایستەی ژیانی سپاستان دەکەم. نادیە و لەمیا دوانن لەو خانمە ئێزدیانەی توانیان لە جەور و ستەمی تێرۆریستانی دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر البەغدادی دەرباز بن و دەنگی مەینەتی ئێزدیەکان بگەێنە کۆمەلگای نێونەتەوەیی تا گەیشتە ئەوەی جیهان کۆمەڵکوژی ئێزدیەکان بە ژێنۆساید بناسێنێت. گەلک عەدابدی و گەلک مەشاکل بەس مانتالی الحەمدلله هەگەم خۆشی کە بەسش دەستێوان خەڵاس بوو. لەگەڵ سەختی ژیانیاندا لەناو ئۆردوگاکاندا
ئاوارە ئێزدیەکان خۆشحاڵ بوون بەوەی دوو خانمی ڕزگار بوو لە کۆیلایەتی سێکسیەکەی دەوڵەتی ئیسلامی خەڵاتی ئەم ساڵی ساخارۆفیان بەدەستێناوە. زۆرمان لەبارەی نادیەوە بیست. ئێمە سوپاسگوزاری ئەوین چونکە دۆسەی ئێزیدیەکانی هەڵگرت و چووە لای ڕێبەران و هەموو کەسێکی لێ ئاگادار کردەوە. زۆر سوپاسی دەکەین و هەرگیز بیرمان ناچێتەوە. لەگەڵ ئەو شادمانیەشیاندا بۆ خەڵاتە ئاوارە ئێزدیەکان داواشیان لەو دوو چالاکوانە ئێزدیە هەیە لە دەمێکدا بڕوایان وایە کە خەڵاتەکە بۆ تەواوی ئێزدیەکانە. چاڤکی قەنج چاڤکی مەزن ئەلمە هەمووا بنێڕێ و ئەم هەموو خوشک و برایت وێنە نادیا نابتنەیە ئەم هەموو پشتەوانێ نادیاینە. تشتەکەش نادیا مرادڕە کردش ئێزیدیارڕە کردیا ژمەڕە کرد. بنێ چش نادیارڕەکردن ئەقەنج ئەبسەرکەتیش مەڕەکردە. نادیا مراد هاوارە مەگەهاندە چەند دەولەتێت ئەشنەبی هەمووە ئێد ئۆروپی هەمووە. خەڵاتی ساخارۆف بۆ مافەکانی مرۆڤ مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 و بە ناوی ئەندرێ ساخارۆف جودابیری سۆڤێتی پێشووە ناونراوە وەک ڕێزلێنانێک بۆ ئەو کەسانە یان ئەو گروپانەی داکۆچی لە مافەکانی مرۆڤ و ئازادیە بنچینەیەکانی مرۆڤ دەکەن. پێشتر نێلسن ماندێلا لە ئەفریقای باشوور و ئاون سان سووکی لە میانمار ئەم خەڵاتەیان بەدەستهێناوە و ئەم ساڵی 2016 لە نێو ژمارەیە کاندیدا ئەم خەڵاتە بەخشرایە ئەم دوو خانمە یەزیدیە نادیە مراد و لەمیا حەجی بەشار. بەڵام ئایا دەتوانن ڕێگەل لە ڕاکردنی هەندێک لە داعشەکان بگرن؟ لەوانەیە نات. بۆ من ڕۆڵی تورکیا جێی سەرسوورمانە. لە پاش هەوڵی کۆدەتاقی مانجی حەوت تورکیامان بینی بە هەموو سیاسەتە ناوچەیەکەیدا چووەوە. دەزانی لە کوردمەودادا ئێرانەکان دەتوانن سەر و سەودا لەگەڵ ڕەوشی داعشدا بکەن. ئێرانەکان زیاتر دۆناڵد ترامپیان دەوێت وەک لە هێلەری کلینتن. لە ئامادەی کاربەدەستین تورکیا ئەندامین کوردین پەرلەمانی وڵاتگرنە و ژە ئەنجام خۆپیشاندان دەبن هەلبەت گرتنەوان بە تاوانە پشتەوانیا تیرۆریستانە پۆلیسان هاتن و چۆنژی قەدەغەکریە لەوە راپۆرتا پەیامنیرا دەنگی ئەمریکا ژە ئامادەی. Hevşaredarên Amedê Gültan Kişanak û Firatanlı bi hiceta ku derfetên şaredariyê kirine xizmeta rêxistina PKK û piştevaniya xweseriyê kirine 25 mehê roja sêşemê hatin desteserkirin. Heman rojê de polîsan avêt ser şaredariyê jî. Neha derdora şaredariyê bi wesayetên zirxî hatine girtin, polîs nahêle ku tu kes bikeve şaredariyê ji bilî personelan. Rûniştvanên Amedê û endamên partiyên siyasî dijî vê yekê derketin û xwepêşandana kirin li dora şaredariyê. Hevseroka Partiya Herêmên Demokrat Sebahat Tuncel û parlamentera HDP a Amedê Sibel Yiğitalp, hevseroka Kongreya Civaka Demokratîk Leyla Güven xwestin li pêşiya avahiya şaredariyê daxilîniyek bidin lê polîsan bi ava şîd êrişê wan û ser kirseyê kir. Alozî derketin û 26 kes ji aliyê polîsan hatin desteserkirin ku di nav wan de parlamentera HDP a berê Ayla Akat Ata jî hebû. Parlamentera Amedê Sibel Yiğitalp got ev şaredarî bi îrada gel hatiye hilbijartin. Mafê gel ê rewaye û weka şîrê dayîkê li wan helal e. Heta dawiyê em ê berxwe bidin û li hemer ve neheqiyê derkevin. Hakkıdır ve biz sonuna kadar bunun karşısına direneceğiz. Rûniştvanên Amedê ji dibêjin ev zil ne û divê neyê qebûl kirin. Vê şîddetê yanî vê şîddetê ew ê yani dibêjin bira te biqede. Yani em wan sîdirmiş bikin em wan biqedînin ê wala ka Xwedê dibêjin. Yani bi şîddetê bi işkencê, bi girtinê, bi kuştinê, bi şevdandinê vê işî çê nabe. Ah serî gere herkes diber xuda ji çêkirinê alîkarê çêkirinê be. Yani rastgele devlet zulmetmedi yani Kürt çıkın xavî zulmê ziyade dişinin, Kürt pir zulmê dişinin, Kürt pir zehmetê dişinin. Her havada Kürt bin dest bira, Kürt jî yani rahat malê xwe em şa yani halê xwe dibînin dirê mem halê me şewite yani rastgele ya zulmê dike ya îsanetî ne. Bira Xwedê bavê rehmê bavê qelbî bira vî çê be. Bira bavê ji qelbî ya. Rehma Kurda heye, şerefa Kurda heye ama gîreta wî tune. Ew gîresiz e. Yani gîresî bi serê xwe Kurda heye qamî yani awan ne. Çok Cumhurbaşkanı çêbû me wekî diğerleri ya. Zamanı şahsî efendî bin de hatî. Viya o hatî bir noktaya sekedi. Gerev ne var ya? Yani viya hâle. Herkes yani nedir? Rabıt.
أترابون هو رابون هل كتراب إنسان يقول بيخلي لكن إنسان يقول بيخلي لكن أم بارش يدخل بارش Asıl bölücülük ve terör Hevseroka DBP Sebahat Tuncel got yên ku me bi terorî sujdar dikin bixwe terorın. Hikûmet û AKP bi girtina şaredaran û destanîna ser şaredariyan Kurdan ji Tirkiyeyê ji Enqereyê diqetînin. Hevseroka HDP Figen Yüksekdağ jî got bi tu awayî nayê qebûlkirin ku dest bidin ser şaredariyan ku îrada gelin û şaredaran bigirin. Wê got navê vê yekê faşîzm e û ew bi tu awayî vê neheqiyê qebûl nakin. HDP biryar send ku her roj ew ê li dijî girtina şaredaran çarekiyan darbixin. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. هاوشێوەی شاری دیاربەکر لە ئەنگرانی هەدەپە خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕین دەکەن وەک پشتیوانی بۆ شارەوانەکان لە شاری ئەستەمبول. لە ئەنگرانی هەدەپە لە ئەستەمبول دەڵێن ئەوەی ئاکەپە فەرمانڕەوای تورکیا دەیکا شەڕێکی سیاسیە و ڕێگەگرتنیشە لەبەرەو پێشچوونی سیاسیانەی وڵاتەکە و دەشڵێن تەنانەت گەر ڕێگە لەم خۆپیشاندانانە بگیرێت ئاوا لە دەرگاکانی ماڵ بە ماڵ دەدرێت بۆ نیشاندانی ئەو نادادوەریانەی ئاکەپە دەیکا بەرامبەر هەدەپە و بەدەپە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕای دەگەیەنێت ئەو جەنگاوەرانەی تورکیا پشتیوانیان لێ دەکا پاش ئەوەی هەردوو شاری ئەلباب و منبەجیان ئازاد کرد دەتوانن بگەنە شاری ڕەققە پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خەلافەت کە زیاتر لە 2 ساڵ لەمەوبەر ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ڕایگەیاند. شەری گیران û dirêj ya li Sûriye rûj bi rûj encamê nû tîne holê. Amerîka dixwaze demek nêz de dest bi operasyona Reqqayê bike. Li aliyên din Tirkiye narazibûna xwe derbara plana Amerîka tîne ser ziman. Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdogan dibêje min biriya telefonê axaftin bi Serok Obama re pêkaniye û min ji wî re diyar kiriye ku hêzên me bu azadkirina Reqqayê amade ne. Lê belê divê YPG divê operasyonê de cih nestîne. Şimdi Elbab'a yürüyoruz. Em niha li milê Elbabê ve diçîn. Piştî wî derê em dê berê xwe bidayîne min bice û Reqqayê. Şevê dî min û Obama bi rêya telefonê aftineka dirêj kir. Min plana Tirkiye bê wî raparve kir. Min got em ne hewceyê YPG ne. Em û Amerîka bi hev re Daişê ji bajarê Reqqayê derbêxîn. Yeni bir kandil olma yolunda. Min divê bide mezanîn ku em nahêlîn qendîleka din li Şingalê bête çêkirin. Li Kerkûk, Teleffer, Şengal û li Musilê em dê tekoşîna xwe berdewam bikin. Fermandara koalisyona dijî Daişê General Townsend dibêje bu operasyona Reqqayê em ê bi hêzên xwecihî re kar bikin. I believe that there are sufficient local forces. Ez bawerim ji bo operasyona Reqqayê me hêzên xwecihiyên baş hene. Di heman demê de me plan hene ku em perwerdeya leşkerî bidin wan hêzan. Hêzên Sûriye Demokrat di nav wan de Ereb hene. Jimara wan nêzîkî 3000 e û jimareke berbiçav ji wan Kurdin. Demek me hin hêz amade hene. Em wiha dikin ji ber ku me mînaka min bije dît çawa serkeftî bû. Tirkiye çendîn caran narazibûna xwe derbara alîgiriya ew ku Amerîka de YPG aniye ser ziman û desthilatdarên Tirkiye dibêje YPG û PKK aynı ye û divê Amerîka piştgiriya xwe dide we paja bikişîne. Wezîrê Derve Tirkiye Mevlût Çavuşoğlu di pres konferansê te bal li ser operasyona Reqqayê kêşand. Suriye'nin tüm şehirlerinden nasıl DAEŞ temizleniyorsa çawa DAEŞ ji bajarên dinên Sûriye hatiye paqijkirin, divê Reqqa jî ji DAEŞê bê paqijkirin. Divê ew bi hêzên xwecihî bên bikirin. Lê eger hûn YPG û PKK wek hêzên xwecihî bibînin ve demê em tevlî nabin. Şerê dirêj ya li rojhilata navîn bi gelek avayî encamê nû tîne holê. Ji ber operasyona Musilê gelek nakokî di navbera aliyan da derketî bû. Niha operasyona Reqqayê nîşa dike ku ew bibe sedema nakokiya dîsa zîde bibe. Devleta Tirkiye ji koalisyonê dixwaze bi hêza YPG re li Sûriye hevalbendiyê neçeke. Lê belê koalisyon ew ku Amerîka pêşdariya wê dike hêza YPG di şerê Sûriyê de hêzek gelek giring dibîne. Aramacar Dengê Amerîka. لەگەڵ هەموو ئەو دڕندایەتی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە سووریا و عێراقدا دەیکەن تواناییەکانیشیان لە تۆڕەکانی سۆسیال میدیادا خستۆتە گەڕ و بوشنەتە مەترسی بۆ سەر تۆڕەکانی ئینتەرنێت لە شوێنەکانی تردا. پسپۆڕێکی ئاسایشی کۆمپیوتەریش دەڵێت هەڵەیەکی گەورەیە وێنەی سێڵفی لە بەرەکانی جەنگەوە بگیرێن. Operasyonên leşkerî li dijî Daişê bo rizgarkirina parêzgeha Musilê bê hilmetên mezin hatiye pêkanîn. Lê ji aliyekî dinê ve Daeş bi şehrezayî şerrekî din nel berçava dike. Ew şerrê internetê ye û gefa wê li ser ewlehiya internetê lê piraniya welatên cîhanê ye. Dilşad Esman şehrezayî parastina ewlehiya internetê balê dikişîne ser hêza Daişê ji aliyê internetê ve
هەروساژی ئارتێشاویە ئەلکترۆنیک gelek navin ê hekirê mezin ê ji Ewropa ê bûn Daeş hatin çûn Reqqa çûn Musilê û ji wir tîmin ava kirin. Tîmin ava kirin jî û dest pê kirin wan tîma li ser wî tîmî jî baş kar kirin got wabcê bênin û wabkar bênin ji bo êrişên cyber bikin. داعش bi zanabûn alavê internetê bikartîne û bikaranîna wê encamnî pir baş bi dest dixîne ji bo propaganda xwe dikare li seranserî cîhanê gênc û xortên wan welatên biyanî tevlî xwe bike û wan derbasî nav şer bike. Her tişt îro li ser interneta tê çawa parastina vê tiştê bike. İnternet tiştekî gelkî baş e hişt tijmala xwe karê xwe ê hikûmetê bike. Giştik elektroniye ez ê çawa parastina wê meselê bikim. ئەتەرنێت بە هەموو ڕەنگی خوێ ئارمانجەکە باشە جێ هاکەران ڕێ و گروپێن تەرۆریستە گو ئەو دریا ئێریشێن هاکەرڤە کارن دەرباسی زانەیاریان هەر کەسێکی بن و بکەن ئارمانج ئێریشێن خوەرە هەر تشتێک لەسەر ئینتەرنێتێ بەلاو دەبێ ئەو دەبێ ئارمانج ji هاکەرێن تەرۆریسترە ji ber wê Dilşad Osman hoşdarî da got kesên li meydana şer divê got wêneyên xwe yan tu nivîsên xwe li ser internetê bar venekin. شرێ مووسڵ ئیرۆ سەر ئینتەرنێت تلڤیزیۆنên کوردی کارێکی گلکی خۆش دکن و شەڕێ مووسڵ درێ ئینتەرنێت تێنن لێبەلێ شەروانم کوردجی سمارتفۆنی وا هەنە ئەف سمارتفۆن کاکلقمان کارێ دیژی تەکار بکە سوورەتێ خۆ دەگرن داتخن سەر فیسبوک 24 ساعت لەسەر فیسبوکن ئەف نێتوەرکە کارێ هەکرێکی ژ بریتانیا vê نێتوەرکی اختیراق بکە و ناز بکێ چەند پێشمەرگەنە لڤر هەنا ئەهلێوال کوونە کاری ولەوە ببینێ نوشکو دچمکو یعنی و کارێ وان معلوماتەژی درێ ئەنتەرنێتارەش دەرباز بکێ حکووماتندی دەرباز بکێ داعش شەرێ دژی داعشێ و گروپێن تەرۆریست ئیدی بەر بە جیهانا دیجیتال و ئینتەرنێتی vê diçe گۆڕۆژ برۆژ پێویستی زێدە دەبێ ji bo bihêzkirina sîstema ewlehiyê ji aliyê hikûmetan û rêxistinên nav netewî ve Luqman Ehmed dengê Amerîka دەنگدانە پێشوەختی هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا لە 35 ئۆستانان دەست پێکردی و بە ملیۆنان خەڵکێ دەنگی خوادایە لە دەمێک و هەردوو نامزەتین سەرۆکاتیە پشتەوانین خوا هان دەدەن لە ئۆستانین و ڕێژەیە پشتەوانی لەوانە گەلک نزیکی هەبە. دەنگدانا پێشوەخت لە ویلایەتە نۆرت کەرۆلاینە کۆ بڕیارەوەی دوودلن دەست پێ کرد. دەنگدەرێن هەردوو ئالیەن سیاسی دڵگەرمن لەسەر هەڵبژاردنا سەرۆکاتیە نێڤبەرا هیلاری کلینتن یا دموکرات و دانالد ترامپ یەکوماری. بنێڕێنا من جوداهیە ناوبەرە هەردوو بربژێران ئەوقاز پرتێ بەحثکردن گونها دەخوازم ji ئۆتۆمبیلا خۆ دەرکەوم و هەرم دەنگی خۆ بدەم. ڕاوەرگرتنên بەروەخت خویا dikin کلینتن لە نۆرت کەرۆلاینە سەرکەتیە لە هەمان دەمدا ترامپ لە ویلایەتە ئۆهایۆ پتر دەنگ بەدەست ئانیا. چەند و نافنەویسین و دەنگدانی بساناهی بکی چەندی پتر خەڵک وێ دەنگی خوا بدن ئەو دێ ببە ئەگەرا بلندبوونە ڕێژەیە دەنگدانێ ئەف ji هەردوو پارتیان ڕێیە لێ بگشتی باوری هەیە ئەو دقازانجا دموکراتاندایە پتر ji کۆماریان. ji sala 2013 vir ve li wîlayeta North Carolina mafên denganiyê bûyîne arîşa mezin ya şerê siyasî û yasayî. Hingî perlemana bi piraniya komariyan qanûnek pejirand ku dengdana pêşwext sinûrdar dike û pêdiviye ku dengder nasnameyekê bi wêne nîşan bidin. Qanûndaner dibêjin armanc pêşgiriya sextekariyê ye. Em piştgirêyekî xurt li qanûnên nasnameya dengdaran wîlayetê dikin ku bawerin pêdiviyên me parastinekî dadmen hebin ku dengên wan bêt parastin di dema dengdanê de. Destpêka vê salê dadgeheka pêdaçûnê yasayeka dengdanê ret kir wan got belgehenek û qanûndaner zanyariyên ser cûre dengdana kesên reşpêst bikar anîbû. Berê qanûn bihêt pesend kirin. وەسا دیارە ئەو کار dikin li ser van jimaran çûnku biryarên hatîne dan ew bûn yên karîgeriyê bikin serreşan ne spiya. Miştûmir derbarê mafên dengdanê xelek dilgerim kir dengê xwe pêşwext bidin. Nehê li kesek zorê li mafê te yê dengdanê bike ji ber ku tê bîra min yên berî me nikarî bû dengê xwe bidin. Lê me ev maf û derfet heye.
Ez bawerim divê em dengê xwe bide. Di nerîna min de dengdana pêştwext pêdiviye ji ber ku bijarên pêş hilbijêran zêde dike. Nehêlana wê tê wateyê ku divê prosesa hilbijartina me de dengê me jî tê birîn. وەکو دیار دەبا و دەنگدانا زوو بووە گەلەری لە vê ویلایەتê کار bi dest dibêjin ku dibe ev bibe zûtirîn dەنگدان di paşa rojê de. تا ڕۆژی سێشەممە و کورتکۆنەکشنێکی نوێ هەر شاد بن. خداحافظ.